هەر لە واشنگتنەوە بەڕێز پارت مارکۆیس بەرپرس لە پارتی کۆماری ئەمریکا لەگەڵماندا گفتوگۆ لەگەڵەکەم سەبارەت بە هەڵبژاردنەکانی ئەمریکا هەڵوێست و سیاسەتی واشنگتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕێز مارکۆیس سڵاتان لێبێت، تۆم کاتتان باش. کاتێک زۆر باس دێتە سەر بە تایبەت دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چاودێرانی سیاسی باسیەوە کەناڵێن با هەڵبژاردننی ئەمریکا تەواو بێت گۆڕانکاری ڕووەدا. چ گۆڕانکاری ڕووەدا گەڵ هەڵبژاردننی ئەمریکا تەواو بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، یاخود ئەم دۆخی کێسا ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تێکەوتوە چی بەسەردێ؟ دەگەڕێتەوە سەرەوەی کێبراوە دەبێت. ئەگەر هاریس ببێتە سەرۆک ئەو کاتە ئێستا ئەو کێشانەی لە ساڵێکدا بینیتان زیاتر بەردەوام دەبێت. ئەو ئاژاوەیە بەردەوام دەبێت. سیاسەتی دیموکراتەکان ئەوە بوو چەک بدرێت، تەقەمەنی بدرێت بە ئیسرائیل و پارەش بدرێت بە حەماس. ئەوان دەڵێن ئەمە لە پێناو مرۆڤایەتیە، بەڵام حەماس پارەکە دەبات، دواتر چەکی پێدەکرێت، تەقەمەنی پێدەکرێت. هەموو ئەمانەش کە ئیدارەی بایدن و هاریس کردیان لە ماوەی ساڵی ڕابردوودا، هەموو دەستکەوتەکانیان ئەوە بوو درێژەیان بە جەنگدا، درێژەیان بە نەهامەتی و کارەساتی ئەو خەڵکی ئەو شوێنانەدا. لەلایەکی دیکەشەوە ئەگەر سەرۆک ترۆمپ ببێتەوە سەرۆک، بڕوام وایە دەبینین سازشێکی خێرا دەکرێت، ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرقەرار دەبێت، هەردوو لا لە مێزی دانوستان لەگەڵ سەرۆک ترۆمپ دادەنیشن، بارمتەکان ئازاد دەکرێن. ئەو کاتە زۆرێک لە لێکتێگەیشتن دەبێت، یاخود ڕێککەوتنێک دەبێت لە نێوان ئیسرائیل و فەڵەستین. لە بڕوادانیم حەماس ڕێگەی پێ بدرێت لە دەسەڵات بمێنێتەوە لە غەزە، بەڵام لە بڕوایەدام خەڵکی فەڵەستین ئاسوودە دەبن، ڕزگاریان دەبێت، پێیان خۆشە لە دەست حەماس و ئیسرائیلیش ڕزگار. ترامپ چۆن نەتوانێت ئەمە بکات، ئەم ئاشتاوایە بێنێتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەوەی کە چەک و پێداویستی سەربازی ناداتە ئیسرائیل و هاوکاری دارایی حەماسیش ناکات، یان هۆکار چییە ترامپ ئەتوانێت ئیسرائیل ڕابگرێت لەم هێرشانەی کە ئێسای کات؟ لە بڕوادانیم ترامپ ئامانجی ئەوە بێت ئاگربەست ڕابگەێنێت. زۆر کەس باسی ئاگربەست دەکات، هەروەک ئەوە وابێت ئەمە باشترین ئامانج بێت، بەڵام ئاگربەست واتە ئاشتی نایە، واتە کۆتایی هاتنی کێشەکان نیە. ئاگربەست واتە بۆ ماوەیەک شەڕ دەوەستێت تا ئەو کاتەی جارێکی دیکە دەست پێ دەکاتەوە. ئەمەش تەنیا درێژە پێدانە بە کارەسات و نەهامەتی ئەو خەڵکە. ڕێگە بۆ کۆتایهێنان بە شەڕ ئەوەیەک بەتەواوی کۆتایی بە شەڕ بهێنن، بگەن بە ڕێککەوتنێک بۆ ئاشتی. ئاگربەست کات بە هەردوو لادەدات چەکی زیاتر و تەقەمەنی زیاتر بکڕن بۆ یەکدی بکوژن. لە هەر کاتێکدا جەنگ بەرپا بێت، ١٩٠ خەڵک دەیانەوێت جەنگ بوەستێت، خەڵکی سڤیل ئەوانی لە ژێر نەهامەتیدا دەیانەوێت شەڕ کۆتایی بێت. بەڵام ئاگربەست بۆ گروپانەیە، بۆ چەکدارانەیە، جارێکی دیکە خەڵک بەکاربێنن، چەک بکڕن، خەڵکێکی زیاتری پێ بکوژن. کۆتایی هێنان بە شەڕ واتە خەڵکی سڤیل لە دەسەڵاتدان، نەک ئەو کەسانەی کە تەقە دەکەن. سەرۆک ترامپ ئامانجەکەی بەو شێوەیە دەبێت. ئەمە بەشێکە لەوەی کە بۆچی دەتوانێت چارەسەری بکات. بایدن تەنیا داوای ئاگربەست دەکات، ئەو داوای کۆتایی هاتن بە جەنگ ناکات. بەڕێز مارکۆس، وەکو تۆڵی بایدن داوای ئاگربەستی کەکات کە بۆ ڕاگررتنی شەڕە بە شێوەیەکی کاتی ئیسرائیل ڕازی نابێت. ئیسرائیل لە تۆڵەی 7 ئۆکتۆبەر کە هێرشی کراوەتە سەرەوە غەزەی وێران کرد، بەشی باشووری لوبنانی خەریکە وێرانەکە، دەڵێت تا 2 هەفتەی دیکەش بەردەوامە بین ئەگەر دۆخەکە هیچ گۆڕانێکی بەسەرە نەهات، ئەو جاهێرشەکانمان ڕاگرین. من پرسیارەکەی من ئەوەیە ترامپ چۆن نەتوانێت وا بکات شەڕ کۆتایی پێبێت؟ ئەگەر سێری کارەکانی ترامپ بکەین کاتێک سەرۆک بوو، بینیمان ئاشتی بەرقەرار کرد لە نێوان وڵاتان، ئاساییکردنەوەی پەیوەندیەکان ڕوویدا لە نێوان ئیسرائیل و 5-6 دەوڵەتی
عەرەبی و ئیسلامی لە جیهان من پێشتر دیپلۆماتکار بووم من تەنیا بەرپرس نەبوومە لە وەزارەتی وزە بەڵکو دیپلۆماتکاریش بوومە لە وەزارەتی دەرەوەش کەسێک بووم پەیوەندیم لەگەڵ عەرەبەکان هەبوو سوپاس بۆ خوا لەگەڵ عەرەبەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چەندین ساڵ کارم کرد هاوکارانم لە وەزارەتی دەرەوە گوتیان هەرگیز ئاشتی بەرقرار نابێت لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەب و ئیسلامی تا ئەو کاتەی ئاشتی بەرقرار دەبێت لە نێوان ئیسرائیل و فەڵەستین سەرۆک ترۆم گوتی بۆستن بۆ خولەکێک باوەڕ ناکەم ئەمە ڕاست بێت پەیوەندیان بۆ وڵاتانە کرد گوتیان بەڵێ بەدڵنیاییەوە ئاشتیمان دەوێت دەمانەوێت پەیوەندیەکان چارەسەر بکرێن لەگەڵ ئیسرائیل ڕێگە نادەین فەڵەستین ڤیتۆی هەبێت لەسەر سیاسەتی وڵاتی عەرەبی ترامپ ویستی و ئەو کارەشی کرد چونکە دیدگایەکی هەبوو بینینێکی هەبوو بۆ دروستکردنی پەیوەندیەک سازشێک ڕێکەوتنێک لە نێوان ئیسرائیل و بەشێک لە دراوسەیەکانی لەو بڕوایەدام لەو سیاسەتە بەردەوام دەبێت لە کارکردنیشی بەردەوام دەبێت لەگەڵ خەڵک ئەو کەسانێک کە ئامادەن کاری لەگەڵ بکەن فەڵەستینی ئوردنی ئیماراتی گرنگ نییە هەر کەسێک بێتە پێش ئەو کەسانە دەدۆزێتەوە کە دەیانوێت کاری لەگەڵ بکەن کاریش دەکەن بۆەوەی ئاشتی بەرقرار بێت تەنانەت لەناو ئەو کەسانەی کە لە فەڵەستینن خەڵکانێک دەدۆزیەوە دەڵێن بەڵێ من گرنگی دەدەم بە ژیانی منداڵانم لە بری ئەوەی جوێکی دیکە بکوژرێت. بەڵێ بەڕێز مارکۆس سەبارەت بە ململانەکانی ئیسرائیل و ئێران تا شەڕی غەزە و لوبنان بەردەوام بێت ململانەکانی نێوان ئێران و ئیسرائیلیش مەترسی هەیە تونتر و تونتر ببنەوە. ئەگەر ترامپ بێتە دەسەڵات و ببێتەوە سەرۆکی ئەمریکا دەتوانێت چی لەم پەیوەندیانە بگۆڕێت چی لە ململانەی نێوان ئێران و ئیسرائیل بکات؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە خۆشحاڵم ئەو پرسیارەت یەکێک لە هۆکارەکان کە ئێمە لە جەنگێک داین لەو کاتەدا لە هەموو جیهان ئێستا جەنگ هەیە ئەمەش بەهۆی ئیدارەکەی بایدنە لاوازە لە سیاسەتی دەرەوە لاوازە بەم شێوەیە کە لە ئەفغانستان کشانەوە لە ئەفغانستان ئەو هەموو هاوپەیمانانیان بەجێهێشت دۆستانمان لە ئەفغانستان بەجێ هەڵدران ئەو کەسانێک کە ئەمریکی بوون لەوێ کاریان دەکرد خەڵکیان وەکو برای خۆیان خۆشویست بایدن ئەو هەموو ئەمریکای شاندەوە ئەو خەڵکەشی بەجێهێشت ئەمە ئاماژەیەک بوو بۆ لاوازی ئەمریکا بۆ هەموو جیهان بەر لەمەش بایدن لە دەرهێنانی نەوت وەستا لە دەرهێنانی سوتەمەنی بەرهەمهێنانی سوتەمەنی لە ئەمریکا وەستا ئەمە هەمووی وای کرد نەوتی ئێران گاز و نەوتی رووسیا سەرچاوەکانی وزەی وڵاتانی دیکە بەهای زیاتر بێت چونکە وای کرد سەرچاوەکانی وزەی ئەمریکا لە بازاری جیهان بێتە دەرەوە ئێران سەدان ملیۆن دۆلار لە فرۆشتنی نەوت و گازی خۆی بەدەست دەهێنێت لە سەرچاوەکانی وزەی خۆی بەدەست دەهێنێت کاتێک ترامپ دەگەڕێتەوە لە یەکەم ڕۆژەوە وزەی ئەمریکا زیاتر دەکات بەراورد بە ڕابردوو وا دەکات تێچووی وزە کەمتر بێت و پارێش کەمتر دەبێت کە دەچێتە هەژمارە بانکیەکانی رووسیا و ئێران لە هەمان کاتیش سزا دەخاتە سەر ئێران هاوشێوەی پێشتر وا دەکات حکوومەتی ئێران لاواز بێت کاتێک بەهێزن کاتێک سەروەتیان هەیە پارەیان هەیە چەک بدەن بە حوسیەکان بە حزب الله بە حەماس لە غەزە هەموو لایەنگرانی لە میلیشیاکان گروپە چەکدارەکان لە عێراق هەموو ئەوانەی نزیکە لە ئێران لە جیهاندا کاتێک ترامپ دەگەڕێتەوە سەرچاوە داراییەکانی دەبڕێت. بەڕێز بارت مارکۆیس بەرپرس لە پارتی کۆماریەکان لە ئەمریکا لە واشنگتن و لەگەڵماندا بووی زۆر سوپاس.